ئەو ئازادی ئاین و پێکەوە ژیانەی لە کوردستان هەیە بۆتە خاڵێکی جێگای بایەخی جیهانی پێشکەوتوو، هەر بۆیە بەردەوام نوێنەری ئاینە جۆربەجۆرەکانی کوردستان بە فەرمی دێنە ئەمریکا. لەم بارەوە مەریوان نەقشبەندی بەرپرسی دۆسیەی پێکەوە ژیانی ئاینی لە وەزارەتی ئەوقاف و کاروباری ئاینی وتی گفتوگۆیان لەگەڵ کردین سەبارەت چۆنیتی هاوکاریکردنی هەرێمی کوردستان بۆ پەرەپێدانی و پێکەوە ژیانەی کە هەیە. ئێمە ڕاستی تایبەتمەندی خۆمانمان بۆ ڕوونکردنەوە و تاکیدمان کردەوە کەوا هەرێمی کوردستان لە بارودۆخێکی زۆر سەخت و لە بارودۆخێکی ئاڵۆزدا توانیوێتی ئەم پێکەوە ژیان و ئەزمونە دروست بکا کە ئێستا بۆتە جێگەی سەرنج بۆی ئەگەر بێت و لە بارودۆخێکی باشترا بێت و پشتگیری نێودەوڵەتیمان هەبێ بە دڵنیاییەوە ئێمە پرۆسەکە زۆر ئەگەێنینە قۆناغێکی گرنگتر. خالید جەماڵ نوێنەری مەسیحیەکانی کوردستان لە کاتێکدا ستایشی سەرۆکایەتی و پێشمەرگەی کوردستان دەکات، پێشی وایە حەچی شەعبی و سوپای عێراق مافی پێکهاتەکان پێشێل دەکەن. باسی ڕەوشی ئازادکردنی ناوچە مەسیحەکانمان کرد و لەگەڵ دەشتینەوە لەگەڵ مووسڵ. ئمڕۆ خەڵکی مەسیحی چاوەڕێەوە کات جێشی عێراقی و حەجی شعبی ڕێگان بدەن بچنە بەرەو قەرەقۆش و بەرتڵڵا و کەرەملێس و ناوچانی تر حاڵێ و ناوچانی کە پێشمەرگە ئازادی کردووە. ئمڕۆ ئێمە دەستمان کرد بە نۆژەنکردنەوەی ناوچانە وەکو کەنیسە، وەکو بەرەبەتی گشتی مەسیحەکان بە بدابینکردنی پێداویستی لە ڕێکخراوە ئەمریکیەکان لە ڕێکخراوە بیانیەکان. ئێمە دەمێکە ئەو قایەڵەمان داوە کە پێمان خۆشە پێکەوە بین، پێکەوە بژین، شەراکەتێکی ڕاستەقینە پێکەوە دروستکەین. بەڵێ ئێمە خۆشمان پێشمەرگەمان هەیە وەکو مەسیحەکان لە ناو ئەفواجی پێشمەرگەیە، لە وەگەڵ وەزارەتی پێشمەرگە لەگەڵ وەزارەتی ناوخۆ کەوادرمان هەیە، تایبەتیمان هەیە، بە دەوریان هەبووە لە گرتنی زەوی دوای ئازادکردنی ناوچانە. بەڵام بەداخەوە ئمڕۆ ئەو ناوچانی کە لە دەستی حەشجی شعبی و جێشی عێراقیە ڕێگا نادەن بگەڕێنەوە بۆ ناوچانەوە. هیوادارم بە زووترین کات ئەو کێشە حەل بێت و بگەڕێنەوە لەو شوێنی خۆمان. ئێمە دایمەن لە نزیکەوە لەگەڵ جەنابی سەرۆک کۆبوونەمان کردووە، ئاگامان لە یەکتری بووە، ئاگای لە ئێمە بووە، ئاگای لە کێشەکانمان بووە. زۆرینی وەفدەکان کە هاتوون بیانیەکان سەردانی جەنابی بارزانیان کردووە، ئەویش دایمەن وەکو باوکێک وەکو لە تەتمینی وەفدەکانی کردووە کەوە مەسیحەکان لە دەستێکی مینە. ئاوات و شێرزاد سۆران کە نوێنەرایەتی زەرتەشتی و جۆکانی کوردستانیان لە ئەستۆیە، پێیان وایە تەنیا کوردستانی سەربەخۆ مافەکانی ئەوان بۆ هەمیشەم سۆگەر و جێگیر دەکات. ئێستاش لە هێزان گەڕێکی جوەکان ماوە، کوفتەی جوەکان ماوە، گەڕێکی هەودیان ماوە، دیانە ماوە. ئەمانە ماوە لە کوردستان و دەستکاری نەکراون. ئەو خۆشترین و جوانترین شت ئەوەیە کە کەنیسەیەک لە تەنیشت، معبەدێکی جوەکانە لە تەنیشت، مسگەوتێکە لە تەنیشت، پەرستگایەکە. لەبەرەوە ئێمە بەڕاستی لە ناو کوردستانە ژین، هیچ کێشەیەکی ئاینیمان نیە، تەنانەت تەزاوج لە ئاینەکانی تریژەکەن. کوڕەکەی من زەردەشتێک کچێکی موسڵمانی هێناوە. لەبەرەوە من نازانم ئەم شتانە چێ دروستەکرێت کە کێشەی ئاینی هەیە. ئەوە لە بەغا کێشەی ئاینی هەیە کە لەسەر یەک خاو پێغەمبەریان هەیە، لەسەر ناو یەکترە کوژن، لەسەر مەسەب یەکترە کوژن. بەڵام ئێمە هیچ کێشەیەکی ئاینیمان نییە. ئەو گەشتەمان بۆ وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا لە ڕێگەی پرۆگرامی IVLP بوو. دیارە IVLP بۆ گۆڕینەوەی کەلتورەکانە لە نێوان میلەتان کە ساڵانێکی دوور و درێژە ئەو ئەمریکا خەریکی و پرۆگرامەیە. ئێمە هاتین لێرە کەلتوری ئەمریکا شارەزابین کە چی هەیە لە وڵاتە، ئەو وڵاتە چۆن توانیوتی پارێزگای لەو پێکەوە ژیانی خۆی بکات. ئێمەش کەلتوری خۆمان بۆوان نمایش کرد کە کورد هەزاران ساڵە لەگەڵ هەموو ئاینەکان زۆر بە تەبایی، زۆر بە بەڕێکی توانیوتی بژی. واروها پێمان گوتن داوامان لە هەموو ئاینەکان کرد کە لە ئەمریکا ئەنجومەنێکیان هەیە، داوامان لێکردن ئەگەر ئێوە زۆر پەرۆشی ئەوەنە ئاینە ڕەسەنەکانی میسۆپۆتامیا بمینێنەوە، تووشی قڕبوون نەبن، تووشی ئەنفالێک نەبن، تووشی شنگالێک و جینۆسایدێکی تر نەبن، پێویستە هەمووتان هاوکاری ئێمە بن لەوەی کە کۆتایی بەژیانی پێکەوەژیانی ناچاری بێنین لە عێراق، لە ئەویش لە چوارچێوەی دەوڵەتێکی سەربەخۆیی بۆ کوردستان. ئێمە لە هەموو کۆبنەوەکان شتی زۆر تازە فێر بووین. لە هەمان کاتدا شتی زۆر تازەشمان فێری ئەوان کرد کە کوردستان یاخود ڕۆژهەڵاتی ناوەڕاست هەر ئەو ئاگرە نییە، هەر ئەو کوشتن و تیرۆرە نییە کە ئەوان دەیبینن، بەڵکو ئەوە تا لە کوردستان زیاتر لە 2 ملیۆن خەڵکی جیاوازی ئاوارەی لە کاتێکدا پانتایی ڕۆژهەڵاتی ناوەڕاست جیرۆدەی خوێن ڕێژی و کوشت و کوشتارە، ئەوە لێرە لە واشنگتۆن پێکهاتە ئاینیەکانی کوردستان
لەسەر ئەوە پێداگری دەکەنەوە کە سربەخۆیی باشووری کوردستان فاکتۆرێکی گرینگە لە پێناو دابینکردن و چەسپاندنی مافە بنەڕەتیەکانیاندا. ڕەحیم ڕەشیدی، کوردستان تیڤی، واشنگتن.